هەمیشاڵین لەوەی کە بۆی کە ئەمە خێزانێکی تەندروستمانێ بۆی کەنەوەیکی تەندروست پەروەردە بکەین و دوایی بینێن بۆ کۆمەلگا بێبنەوەی داهاتوی ئەم کۆمەلگایە پێویستی بەوە هەیە لەوەی کە دایکێکیش هەبێت لەم خێزانەیە کەسایەتێکی بەهێزی هەبێت کەسایەتێکی هەبێت بتوان لەوەی کە خێزانەکەی بە باشی بەڕێوە بێت هەمیشاڵێن لەوەی کە دایک ڕۆڵێکی گرنگی هەیە لە خێزانە بۆی کە بتوانێت کاریگەری هەبێت لەسەر خێزانەکەی بەڵام من دەجارێ بینین لەوەی کە ژنەکان کەسایەتێکی زۆر بەهێزیان هەیە ئێمە هەمیشاڵێن لەگەڵ بەرەو سەرچوونی تەمەنە هەندێکجار پرۆسەی هاوسەرگیری کەمە قورستر ئەبێت لەبەرەوەی کە زیاتر ئێمە بیل لە شتەکانەکەینەوە بیل لە بەرپرسیارەتی ئەکەینەوە کاتێک کە ئەچینەنە ئەو پرۆسەیە چۆن بتوانین ئەو بەرپرسیارەتی هەڵبگرین بەڵام هەندێک جاریش پێویستە لەوەی کە هاوسەران بە شێوەیەکی جیاوازتر مامەڵە لەگەڵ ئەو جۆرە ژنانەیە بکەن لەوەی کە کەسایەتێکی بەهێزیان هەیە ئێمە ئەمڕۆ ئەمانەیە بزانین شێوازە دروستەکەی مامەڵەکردن لەگەڵ ئەو ژنانەی کە کەسایەتێکی بەرزیان هەیە و ئەیانەوێت هەمیشە خۆیان چەقی بڕیارەکان بن بزانین لەوەی کە گفتوگوی لەسەرەکەین و بزانین پێویستە چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت بە میوانداری زۆر بەڕست مامۆستا ساڵح سەعید مافناس و هەروە وەکو ڕاوێژکاری خێزانی با خۆشحاڵی و ئێستا لە ئەستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە مامۆستا فەرموو بەخێر بێ مامۆستا هەمیشاڵی کە ژنەکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ناو خێزاندا بەڵام من دێژنمانەیە هەمیشە ئەیانەوێت چەقی بڕیارەکان بن هەمیشە ئەیانەوە بڕیارەکان لای ئەوانەوە دەربچێت و هەموو شتێک بەدڵی ئەوان بێت ئەبێت مامەڵەکردن لەگەڵ ئەم ژنانەیە چۆن بێت بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان درود و ڕەحمەت بۆ سەرگانی پێغەمبەر و یارانی و سڵاو بۆ جەنابتان و سپاس بۆ بینەرە خۆشەویستەکان و بۆ توای ئەوانەی کە گوێیان لێمانە یا ئەمان بین پێم وایە ئینسان یعنی ئەگەر ئێمە بڕۆینەوە بۆ قورئان هەمیشە باسی کەسانێکە کە بەهێزن پیا و بنیاژن بن بڕۆی بەلای فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف باوەڕداری بەهێز و بەتوانە باشتر و نزیکتر و خۆشەویسترە بەلای خوا لە کەسێکی لاواز لاواز لە جەسەنە لاواز لە شخصیەتە یعنی لە شخصیەتە لە بیر و ڕایە لەوەیە ئەگەر ئێمە تێبینی بکەین بوونی کەسایەتی بەهێز زۆر گرنگە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم لە مەککە ئەگەڕێ بەهێزترین ئافرەت دێنێ کە خەدیجەیە لە ڕیزی پیاوانە تیجارەتی کردووە بازرگانی کردووە توانی وشێتی مامەڵەی جوانی لەگەڵا بکەوەوە لێرەوە بۆ ئەو پرسیاری جەنابتان لە خێزانە دەرەجەیەکی و دەرەجە دووی نییە پیا و دەرەجەیەک بێ و ژن دەرەجە دوو بێت هاوسەنگی هەیە هاوسەنگی هەیە هەروەکو چۆن ئەگەر ئێمە بڕۆینەوە بۆ لای حتا زانانی بواری دەروونناسی و کۆمەڵناسی هەموو باسی ئەوە ئەکەن کە ئەبێ تەوازون هەبێ لە مامەڵەکردنە و ئەبێ یعنی ڕێو شوێنێکە بێ پێڕە و پرۆگرامێکە بوو بە مامەڵەکردن لە هەموو شوێنێکە گەور و بچووکی هەیە بەڵام یعنی مەسەلەن کاتێ ئێمە باسی عەدالەت دەکەین عەدالەت جای لە یەکسانی ئەگەر ئێستا ئێمە بڵێن ژن و پیاو یەکسانن پێم وایە زوڵم لە ژنیش دەکەین و زوڵم لە پیاویش دەکەین جۆن گرای خۆ ئەو کتێبەی نووسیوە یعنی ئافرەتان پیاوان لە مەری خۆ ئافرەتان لە مشتری یعنی دوو دنیای جیاوازن بە هەموو پێوەرەکانیانەوە بەڵام شێوازی مامەڵەکردن لەگەڵ یەکتریە ئەمە زۆر گرنگە یعنی ئەوەی کە فەرمووت ئایا هەموو ڕەئیەکان هەر لە پیاوەکەوە بێتەوە نە ماڵ بریتیە لەو بۆتەیی کە ژن و پیاوێک تایە کۆ بنەوە و بەڕاوێش ژیانیان ئەبەنە سەر بە تێگەیشتن لەگەڵ یەکتری مامەڵە لەگەڵ یەکتری یەکەن کەسیان ئەوی تریان سفر ناکاتەوە یعنی مەسەلەن ژن بوون لاوازی نییە پێم وایە یەکێک لە گرفتەکانی ئەمڕۆ کە بە تایبەتیش ئیشی لەسەر ئەکرێ بەڕاستی یعنی ئەیانەوێ مەسەلەن ژن شانازی بە ژنێتی خۆیەوە نەکا شانازی بە مێینەی خۆیەوە نەکا بەڵام ژن بە مێینەی خۆیەوە جوانە پیاویش هەروە کۆمەڵە سیفات هەیە یعنی مەسەلەن نەنێرینەی پیا و فەزڵە نەمێینەی ژنیش لاوازیە هەردووکی دوو دابشکردنێکە بۆ ئەوەی کە ئەرگی سەشانی خۆمان وکو لێتەخذ بعضکم بعضا سخریە بۆ ئەوەی هەرکە لە ئێمە ئەوی تر بۆ خۆی بەکار بێنێ ئیسفادەی لێ بکە خۆ ناکرێ ئەم خەڵکە هەمووی دکتۆر بێ
هەمووی مامۆستا بێ هەمووی پارێزەر بێ هەمووی حاکم بێ هەمووی ڕئیسی وڵات بێ هەمووی هەرێکە و لە مەجرایەکی خۆیەوە لە ڕێڕێوێکی خۆیەوە لەو خولگەی کە ئەو تا ئیشەکە ئیشی خۆیەکە ژانش بۆەوە جوانە ماڵیش بە هەمان شێوە بەو شێوەیە لەبەر ئەوە ژن و پیا و کاتێ جوانن کە یەکتری بخوێنەوە کە حرمەت بۆ یەکتری دابن کە ڕێز لە یەکتری بگرن کە یعنی بە تامەزرۆیی گوێ لە قسەکان یەکتری بگرن باشە مامۆستا زۆر جارەڵێن ئێمە بۆی ئەم شێوازە مامەڵەیە دروست نەبێت ناهاوسەنجی دروست نەبێت پێویستە پێش ئەوەی تۆ بچیتە پرۆسی هاوسەرگیریەکەەوە بنەمات هەبێت بەتاکید هاوسەنجی هەبێت لەوەی کە لە چه ئاستێکین هاوسەنجی هەبێت لە بیر و بۆچوونەکانە هاوسەنجی هەبێت لە تێکەڵبوونەکانمانە چونکە کە چیتەنەوە ئەم پرۆسەیەوە ئەم دوو کەسە لە ناو چوارچوەی خانوویەکە بەیەکەوە کۆبوونەوە کۆمەڵی خاڵی نهێنی هەیە کە کەس نایزانێت ئەمانەیزان یەکێک لەو دەستەواژانەی کە زۆر کەسە کۆمەڵ ناسەکان دەروون ناسەکان بە ڕێستان ئاماژی پێن ڕێز و خۆشەویستیە ئەگەر ئەم ڕێز و خۆشەویستیە کە لێنی تێکە و ناهاوسەنجێکی تێکە و لەلایەنی چێکیانەوە ئەم بابەتە دروسە بێ بۆ چوونی ئەم دروسە بێ بەسەر ئەوە ساڵە بێ بەسەر ئەوە ئەوەی کێستا نمونەیە لە ناو کۆمەلگای ئایبینین زۆر جایش کە پرسیارەکەی وەکو کەسی نزیک ئەو خاڵە نهێنێ بە تۆ ناڵێ نمونەیەکی کە بۆ هێنێتەوە ئەوە نییە نمونونەکە نییە ئەو شتەیە کە لە بینتانە نەماوە ئێمە بۆی نەکەینە بەردەم ئەم بابەتە پێویستە چۆن ژیانێکی سادە هەڵبژێرین چۆن ژیانێک هەڵبژێرین کە خۆشەویستیەکە من دروستی نەکەم دروست بێ لە نێوانمانە ئەمە چۆنە بێت ئێمە لە بەرنامەکانی تراوە بزانم زۆر جار ئاماژەمان بە حوسنی اختیار کردووە باشی هەڵبژاردننی هاوژین هاوسەر بۆ یەکتری یعنی ئەوە بەڕاستی هەنگاوی یەکەمەوە بۆ ئەوەی کە من ئەمێ هاوسەرەکەم چۆن بێت وە تێڕوانینم بۆ ڕەگەزی بەرامبەر چۆنە چۆن سەیری ژنەکەم ژن چۆن سەیری پیاوەکە ئایا لەو باگراوندەوە سەیریەکەین کە لە کۆمەلگایە پیاوێکمان بینیوە خراپە یا ژینێکمان بینیوە خراپە ئیتر لەمەوە تەعمیمێکەکەین گشتاندنێکەکەین هەرچی پیاوە خراپە هەرچی ژنە خراپە ئەمە پێم وایە ئەمە هەڵەیەکی گەورەیەکە پێم وایە هەردوو ڕەگەز تێیەکەون لە شێوازی مامەڵەکردنی ڕۆژانەشە لەو باگراوندەوە مامەڵاکەن بۆیە پێم وایە یەکەم شت بۆ هەردوو هاوسەر بەڵام پێش ئەوان بۆ کەسوکاری هەردوو هاوسەر ئەوەیە کە ڕێنماییان بکەن بۆ ئەوەی کە ئەم ژیانە تازە بۆتەیەکی تازەیە ئەچنە ناوی هەروەکو چۆن ئومامەی کچی ئەوە کچی ئامۆژگاری کچەکەیەکە دە ئامۆژگاریەکە پێشەوەی بچێتە کەژاوی بووکێنیەوە کچم تۆ لەم ماڵەیە کە تایە گەورە بووی تایە یعنی ئولفەتت گرتووە تایە گڕوگاڵت کردووە تایە گەشت کردووە تایە پەروەردەکراوی ئەڕۆیتە ماڵێک نایناسیت ئەچیتە لای کەسێک نایناسیت کۆمەڵێ سینی بۆ ئەکا مەسەرەن ئاگال لە برسێتی بێ ئاگال لە کاتی خەوی بێ ئاگال لە بۆنی بێ ئاگال لە چاوی بێ با چاوی نەکەوێتە سەر ناشرینێک لە تۆیە بالوتی بۆنی ناخۆشیەک نەکا لە تۆیە کۆمەڵشتی پێڵەکە پێم وایە ئەمە ینی بەهشتێک دروستەکە بۆ پیاو لەو لاشەوە ئیمامی ئەحمەد مەسەرەن کوڕەکەی بانگ کات و لە ڕۆژی زاوایەتیا پێڵە کوڕم دەسیفەت هەیە ئەم دەسیفەتە ئەگەر تۆ لە خۆتا بەدی نهێنی ئاسوودەی خێزانی دەست ناکەوێ یەکێک لەوانە مەسەرەن ژنان ڕقیان لە پیاوی توند و تیژ و ئەوەیە ژنان حەزیان لە دەلالەت و لە وەکوڵێ لە بەدەمەوە بوون و دەربڕینی خۆشەویستی ئەوانەیە دەمانەیە بەخیلی مەکە چونکە جەفا و وشکی دروزەکەی لە نێوان خۆت و ئەوە ژن ڕقی لە تونند و تیژیە پیاوی نەرمەلی قەشی حەز لێ نییە وەسەد بە لەو بینەیە ژنان خوای گەورە بە شێوەیە دروستیکردون کۆمەڵە سیفاتیان تیا هەیە تایبەتە بە خۆیان ئەبێت تو ئاگال لێیان بێ ژنان خوای گەورە کۆمەڵی ئەرکی لەسەر لا بردوون لەبەر ئەو حاڵەتە بایۆلۆژی کە هەیەە لە ڕووی جەستەییەوە ئەوان سوورێکی ماگانیان هەیە خوا نوێژی لەسەر لا بردوون ئەوەی لەسەر ناکرێتەوە مەسەن قورسایی بخێت ینی سیرەکەی کۆمەڵشتی جوان مەبەسم وەیە لە پێشچوونە پرۆسی هاوسە سەرگیریەوە ئەم شتانە ببێ لێرەیە یعنی هەردوو لە بە بارچاو ڕۆشنیەوە ئەشنە ناو پرۆسی خێزانیەوە بەڵام کاتێکە تۆ مەسەرەن سەیری سۆشیال میدیاکەی ژن دردۆنگەکە لە پیاو دردۆنگەکە لە ژن هەردوو لا بەرامبەر بە یەکتری هەرێکان خێتە سەنگەرێکەوە کە ئەمە بەڕاستی ئەمەوە کە ئەو حاڵەتە دروست بێکە جەنابەت فەرمووی کاسەرکۆ لەبەرەوە لە ڕاستیە ئێمە ئەبێ حوسنی اختیارمان هەبێت لە هەمان کاتە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئێمە لەگەڵ ئینسانە مامەڵاکەین بەرامبەرەکەمان مرۆڤێکە
هەروەکو ئەو هەڵاکە منیش هەڵاکەم هەروەکو ئەو حەزی هەیە منیش حەزم هەیە چۆن ئیبن عەباس عەبدوڵای کوڕی عەباسی مامی پێغەمبەر سلامی خواست بکە ئامۆزای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو فەرمێ من خۆم بۆ ژنەکەم جوانەکەم وەرەکو ژنەکەم خۆی بۆ من جوانەکە من خۆم بۆن خۆشەکەم وەرەکو حەزەکەم ئەو بۆنی خۆش بێ سیرەکەی بە مامەڵەیەکی زۆر جوان مامەڵاکەن لەو بابەتە لەبەرەوە لە ڕاستیە یعنی ئەمە بابەتێکە هەموو جارێ من ئەوم و تۆ لە خزمەت جەنابتانە کابراوتی وتی بڵێ تۆ بڵێ سەرما من بڵم گەرما بەردە بێنێ بێ بە سەرمە ناکرێ ینی عکسی ئیتجا بەرامبەر بە یەکتری خراپە ئەبێ ژن و پیا و ینی هاوتەری بن لەگەڵ یەکتریە ئەبێ بیل لەوە بکەنەوە کە تۆ حەزت هەیە ئەویش حەزی هەیە تۆ خۆشەویستیت ئەوێ ئەویش ینی بێ تەواوکەر یەکتر بە مانای کەلیمە والمؤمنون قورآنە فەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض دۆستی یەکن ژنان و پیاوان ئیمانداری ژن و ئیمانداری پیا و دۆستی یەکن ئەبێ لە یەک سەنگەرابن نابێت لە دوو سەنگەرابن هەموو کاتێک ئیش لەسەر ئەوە کرێ بۆ ئەوەی کۆمەڵگەی گوێران بکرێ ژن بخەنە سەنگەرێکەوە پیا بخەنە سەنگەرێکەوە باسی ئافرەتی بەهێز دەکرێت ئافرەتی بەهێز هەیە ئەوە تاریخ هەموو ئافرەتی بەهێزی زۆری تایە بەڵام لە دەرەوە شتێک بوو لە ماڵەوە شتێکە حەبسخانی نەقیب یعنی ئەم ئافرەتە سەلارە چۆن بووە نەقیبیەکە ئەلێ عوسمانەکان ئەو لەقەبەیان داوەتێ لەبەر ئەو شەهامەت و لێهاتوویی کە هەی بووە بەڵام لە هەمان کاتە لەو لاوە ژنێک بۆ پیاوێک وەکو دایکێک مامەڵی کردوکەوە من لە دەرەوە هەرچی هەم لیوام ڕئیس جمهورم هەرچی هەم بەڵام کە ئینسان چووە ماڵەوە مێردە کە چووە ماڵەوە ژنە کە چووە ماڵەوە باوکە کە چووە ماڵەوە دایکە لەبەرەوە ئەو هاوسەنگیە بەم شێوەیە ڕابگری لە ماڵەوە ئەو کاتە وای لێدێ کە هەردوو لە بە شێوەیەکی ڕێکوپێک مامەڵە لەگەڵێکاکەن کەسیانەوی تریان بە خزمەتکار نازانێ وەکو چۆن ئەو دایکە بە کچەکەی ئەڵێ کچەکەم تۆ بۆ ئەو ببە بەکارەکەر ئەو بۆ تۆ بێ بە خزمەتکار یعنی ئەگەر بەم مەفهومە مامەڵە لەگەڵ یەکا بکەن ئەمما ئەگەر ئەو بڵێ بێ زەحمەت پەرداخی ئاوم ببێن هەسە خۆ بڕبیێنە ئەگەر مەسەرەن پیاوەکە لە دەرەوە بە هیلاکی ڕۆشتێتەوە ماڵەوە ئەم زۆر گوێی ناداتێ و ئێهمالیەکە ئەمەش بۆ خۆی گرفتێکە لەبەرەوە لە ڕاستیە ئەبێ هەردوو لایەن نێڵن فەراغێ دروست ببێ نێڵن بۆشاییەک دروست ببێ لە دڵیا یعنی ئەبێ بەخیلی نەکەن لەوەی کە لوتف لەگەڵ یەکتری بمێنن محەبەت بۆ یەکتری خۆشەویستی بۆ یەکتری دەرببڕن یعنی زۆر جار وتراوە پیا و وەکو مناڵێکی گەورە وایە مناڵ پێویستی بە چییە پێویستی بە لەلەیی هەیە پێویستی بە پەروەرشارێک هەیە ژن ئەو گەورەیی دراوەتەیەکە خاتونێک ئەڵێ من ڕۆیشتم بۆ کۆبوونەوەی باوکان و دایکان بوو دایکەکان هەمووی ئەوەی گوتمن مدیرەمە ئەوەی گوتمن فڵانم ئەوەی منیش خۆم بەزەی محاڵی خۆمە هاتەوە تمێستا من بڵێم ژنی ماڵم کابانی ماڵم دوای بیرم کردەوە کابانی ماڵ خۆ هەر کابانی ماڵ نییە هەر چێش لێنەر نییە من پەروەرشارم لە ماڵەوە من ڕاگەیان کارم لە ماڵەوە من شێفێکی گەورەم لە ماڵەوە من مامۆستام من پزیشکم چونکە لە نەخۆشیە ئەبمە پزیشک بۆ مناڵەکەم یعنی کۆمەڵی مواسەفاتی خۆی باس کردوتی ئێستا هەزەکە من زۆر گەورەم ئەم مەفهومە بۆ ئافرەت لە ماڵە پیا و ئاوا سەیریکە هەرگیز بەکەمی نازانێ بە پێچانەوە بە گەورەی مامەڵی لەگەڵەکات و ڕێزی لێگرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاوێژی بە خێزانەکانیە کرد لە سڵحی حودەیبیا بوو فەرمووی بڕۆن سەرتان بتاشن کەس بە قسەی نەکرد ڕۆیشتەوە ناو خێمەکەی سەلەمە لەوێ بوو فەرمووی بووە بێ تاقەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پیان ئەڵێم بڕۆن سەرتان بتاشن ئیحرام بشکێنن کەس بە قسەم ناکە دەی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ خۆت بڕۆ بیکە بڕۆ خۆت سەری خۆت بتاشە ئەوانیش هەمویان چاو لە تۆوەکەن سەرێکی لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە قسەی ئەوی کرد بالفعل ئەوە بوو حەڵقی ڕەسی خۆی کرد و هەموو سەحابەکان بە قسەیان کرد یعنی کەواتە قسەیەک باوە لە ناو خەڵکە ئەڵێن ژن پرسی پێ بکە و بە قسەی مەکە بە ناوی پێغەمبەریشەوە تویانەوە صلی الله علیه وسلم ئەمە طبعا ئەسڵێکی نییە بوونی هەر نییە ئەسڵەن چونکە پێغەمبەر وای نەکردووە صلی الله علیه وسلم هیچ سەحابەیەکیش وای نەکردووە و مەفهومی مەبادیئی قورئانی جوانیە و ئەوەش کە ئەمڕۆ کەسێکی تەندروست بێت و بە تەندروستی بژی و جوان بیر لە ژیان بکاتەوە هەرگیز وان ناکات
هیچ مامەڵی بەو شێوەیە ناکات لەگەڵ هاوسەرەکەیە. زۆر باشە. ئەتوانین بڵێن لەگەڵ هەڵکشانی تەمەنیشە هەندێکجار ئەم کەسایەتیانە گۆڕانکاریان بەسەرات لەوانەیە ئەمە ئەگەر ژنێکمان هەبێت لە تەمەنی مناڵیا کەمێک سۆزداتر بێ کەمێک عاتیفەتر بێ بەڵام کەوردە تەمەنەکەی ئەچێتە سەر و ئەڵێ من پێویستە لەوەی کە کەسایەتەکەم بگۆڕم ئەبێ ئیتر کەسایەتێکی بەهێزم هەبێت ئەبێ ئیتر جیاواز مامەڵەکەم لە نێو خێزانەکەم و لە دەرەوەش. طبعا مەسەلەی پەروەردە بۆ کچیش و بۆ کوڕیش هەرێکەوە تەبێ بە خصوصیەتی خۆی تۆ پەروەردەی بکەی یانی وەکو باوکو دایک. یەکەم شت کە گرنگە بە تایبەتی بۆ کچان لە ماڵەوە یعنی ڕێزگرتنیانە لەلایەن دایک و باوکەوە بە دەرەجەیە کەمی لایەن باوکەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کاتێ کە فاتیمە بهاتایە هەڵەسایەوە لەبەری. یعنی من بەلامەوە ئاساییە کاتێک کە کچەکەم یێتەوە یایە بۆ ماڵمان هەڵسمەوە لەبەری. حرمەتی ئەگرم ڕێزی لێ ئەگرم بە بەشێک لە هەموو پرۆسەکانی ژیانمی ئەزانم. لەبەرەوە ئەبێ بەو شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێەوە بە پێی مەرحەلەکانیش تەبەن من پێم وایە لە مەرحەلەی یەکەمەوە ئەبێ ئینسان هەر بەو شێوەیە کاتێک کە یەکێک لە صیفەتی جاهلیەت ئەوە بوو وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم. ئەگەر یەکێک لەوانە مژدەی پێ بدرایە کە کچێکی بووە و مێینەیەکی بووە ظل وجهه مسودا دەموچاوی ڕەشدا ئاجستا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به. بخفته وأهات وأروجت لناو وكاء أهات وأروجت نيزان شيبكا هاي بخات ناو شالوا يان هروا بو عيب عاربه لتوا أو بيري أنا كدو والله القرآن هذا أم معادلة يقوري بالفرمودة هات وخيركم من بكر بالأنثى بعشرين أنا وياك كشي أبي كم جعل يعني خو بيغمري خاص صلى الله عليه وسلم وتلا فرمودة فرميتي ئەگەر کێکێک لێەوە دوو کچی هەبێ پەروەردەیکە بە جوانی پەروەردەیکە حرمەتیان بگرێ ڕێزیان لێ بگرێ تا ئاشنە ماڵی خۆیان بۆی ئەبنە پارێزەر لە ئاگری دۆزەخ و ئەبنە هۆکاری چوونە باشی ئەم باوکە. معنای وایە ئەلێرەوە تێگەین کە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کچەکانە شێوازێکی ئەبێتان دروست بێ و ئەبێ ئەگەر جارێک هەروەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم سێ جار باسی دایکی کرد جارێ باسی باوکی کرد یعنی ئەگەر باسی مەسئولیات و گەورەی بێ لە ماڵە دایک سێ جار گەورەیە باوک یەک جار گەورەیە چونکە حەقەکەی داوە بۆ بە هەمان شێوە کچانیش بەو شێوەیەن بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو ئەگەر یەکێ لێوە دوو کوڕی هەبوو پەروەردەیکردن چونکە لە ڕاستیە عورفە سائیدەکە لە ناو خەڵکا وایە کە کچ بە شێوەیەکی تر مامەڵەیان لەگەڵا کردووە بەڵام بۆی ئەوە ڕاستکاتەوە هانی خەڵکی داوە کە بەڕێز و حرمەتەوە مامەڵە لەگەڵ کچەکانیان بکەن و گەورەیان بۆ بنوێنن و بە گەورە سەیریان بکەن. بەرەوە بەپێی ئەو قۆناغانەی کە هەیە هەر لە مناڵیەوە بیگرە هەتا ئاگاتە ئەوەی کە گەورە ئەبێ و ئەچێتە تەمەنی پێگەیشتن و دوایش بۆ شوکردن و بۆ ناو ژیان بەڕاستی ئەبێ وا مامەڵی لەگەڵا بکرێت کە ئەمە هەدیەیەکی خوایە و ئەمە خەڵاتێکی خوایە و ئەمە ئەسڵەن بە جۆرێک هەندێک گەڵێن ئەڵێن ئەگەر ئینسان کچی نەبێ لە خۆیەوە هەست دەکات پێکەنینی نییە لەخۆ هەستەکە جوانیەکانی ژیانی نییە بالفعل وایە کچ جوانیە لە ماڵە ڕاستە خەندەیە لە ماڵە خۆی مامۆستا زۆر جار زۆر نمونەی جوان هەیە کە مانە بوونەتە بابەتێک هەر کاتێک بیڵێیتەوە شتی جوانی لێکێتەوە مامۆسایەکە لە ناو زانکۆل بە تەلەبەکانی وتبوو بە تایبەتی ڕووی کرد بۆ کوڕەکان وتبووی ئێوە ڕەگەزی مێینە چۆن نەبینن کە ئیتر تەمەنیشی ئەستیارە بچنە ناو پرۆسیاستەر هەر یەکە بۆ چوونێکی جیازی لاخیرا وتبووی ڕەگەزی مێینە دایکتانە یعنی دایک چەند پیرۆزە زۆر جوان ئیتر تۆ کە سێری دایکتەکەی هیچ کەسێ نیە دایکی خۆی خۆش بۆیە بێت تۆش کە چیتە ئەو پرۆسێ یان هەنگاو بوونە هەر لەحزەیەکیش هەڵچوونێکە تیابوو بیری ئەو دایکە بکوێتەوە قەت ناتوانانی خەڵە بکەیت لە کەلتور و دابوونەریتی خۆمانە زۆر بابەتی جوانمان هەیە لە ڕابردووە تا ئێستا یعنی ئەگەر وەکەوەی پەیوەند وتی چەندێک چوو بێتیش نەتەمەنەوە ئەگەر باوکەکە تووشی نەخۆشیەکیش بوو بێ لە تەمەنی گەنجێتیە ئەم ژنە بە دیارە دانیشتووە تا دو ساتەکان و خزمەتیشی کردو هەتا ئێستاش ئەمە ماوە تۆ لە ناومان بۆی ئەم دابوونەریت و کەلتورە جوانە لە دەست نین چەند گرنگە خێزان هەردوو لا کوڕ و کچ پێشەوەی ئەم کوڕ و کچە لە پێنە و مادیە بێ معنەویە بێ هەر بابەتێکی کا بێ لە پێنە ئەوەیە بێ کەم کوڕ بچێتە زەواجەوە بانێکا باشترە بە تاکید وایە چەند گرنگە خێزان هاوکار بن لەم پرۆسەیە ئەوان گەورن ئەزمموی ژیانیان بینیوە بۆ ئەوەی ئەم دوو کەسە بەرکەوتنیشان نەبێ بە دڵ و عەتف بێ
دوای ماوەیەک لە یەک دوورکەونەوە تیان گەێنی ئەم ژیانە چییە؟ ئێمە بە گفتوگۆ زۆر شت چارەسەرەکەین بەڵام دایم پەلەمانە لە شتەکانە ئەمە چەند گرنگە مامۆسا؟ والله طبعا خويسا حب كلمة حب العربية لدو حرف فيكاتو لا حاء ولا باء زعلن حب يعني حاء يعني الحوار باء يعني البناء الحوار البناء يعني وتواجي بني ادنر ام وتواجه بين هدو كسكا بني ادنت وجيان بني ادنه لنيواني جنو ميردا باشتر بنياتي جاننه قرآن سكاتي دانا وبو جنومير بيكوبن كدوهم سيهم كسجنا بلا بينيانا 3 عورات لكم قرآن فرمل سورة نور من قبل صلاة الفجر لبيش نجي فجر بيعني ومن بعد صلاة العشاء وحين تضعون ثيابكم من الظهيرة سيركات بيش نجي بيعني بين نجني ورو عصر دوين نجي عشاء أبوشي أمكاتانا هم باسكار باسي أونيا كا جنومير بيك وبنوكو جنومير ديك بو حواره وويكا لشو روجكا سيكاتي تايبت هبي أمدوانا وتويش بكان لقل يكتري على لقل يكتري تيبكن ليكتري تيبكن وتويش بكن بنياتي جيانيان بنيت باسي پروردي من على كان يمكن باسي بواري بوجي خيزان كان هم بابتان هم يكرنجن يعني تو اسا مثلا كاتيكا باسي او بابتا اكن كاما امانوي يعني او اصاله او رسنات بمينه طبعا ما وتوسر وكوت ما وتوسر هردو بنا مالك كزوزور كرنجا دو مشان ام دوانا مثلا بيا وكربوجن يعني هاي هربو لانا شهوانيه كيه يعني يا بوخسنوي من الله بوتشيا بيد لي بكاتو يعني كواتا مثلا بيموا اگر ايما سرابرسي بكين لنيوان كشانو قرانا توتوي هاوسر قريب كي توتوي شو كي بوشي شو كيت لو والله ما كانت هيك كامانه شلون لجان الرانا بلى بويا براسي ابي ام كشو قرانا مان في يمكن ك شلون سيري جيان اكن لا ماليزيا رجي طلاق زور بو سروكي ولاد كاتيك وزعكي بيني وهات السر حكم او ابراهيم شيء بيري كردو كابي ام حالته وانا مينت ابي شعر سر بكريت بويا برياري دا شون بلي رخراوي جيان بيمانغايك دروز بكري او اني كاشن بروسي هاوسر جيديوا كتاني شكرانيش كاتيك رونا دادغا ابي شهادەیەکی دەرچوونی ئەو شوێنیان پێ بێ الله ئەیان بەنە پرۆسی هاوسەرگیریەوە کەەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە لێرە هەیە بەڵام بەداخەوە لێرە مەسەرەن ڕاوێژکاری خێزانی هەیە چەند محازەرەیەکیان پێدەن جاری وا هەیە هەر خۆیان ئەوانەی کە محازەرەکە ئەدەن سلبیاتێک دروست دەکەن وەکو پێویست مامەڵە لەگەڵ وەزعەکەیان ناکەن بەداخەوە یعنی بۆیە پێویستیمان بەوە هەیە کە ئێمە ینی ڕێنمایەکی جوانی کچ و کوڕەکان بکەین بۆ ئەوەی کە چوونە پرۆسی هاوسەرگیری و بزانن چۆنما یعنی ئێستا ئەمە معلومة لا جنابتان ديان سيمينارو كور وكوبنوا أكريد ديبيت أكريد لسر مسائلي زور شد لبواري أفرتانا بلام چند ديبيت چند ريك چند كور وسيمينار جيرا ولا سر أويكا حالتي طلاق لمولاتي ما زور زي كردوا روش بروش خيزان هلا وشي بو لبرشي معقولة مانك دو مانك تيه بري بسر پرۆسی هاوسەرگیریە و کچە داوای تەلاقی کوڕ داوای تەلاقەکە یان کێشە و گرفتەکان زۆرە بن ئەی نابێ مەسەرەن بیری لێ بکرێتەوە یعنی مەسەرەن ئەم مەجالی مەسەلەی تەلاقە مەسەلەیەکی زۆر هەستیارە کاسەرکو بەڕاستی پەیوەند خان ینی بیر بکەرەوە مەسەرەن ئەگەر لە ساڵێکە 1000 تەلاقە بێ 1000 فقط چەند نەکات هەزارەکە کەڕەتی دووی کە 2000 کات کەڕەتی چواری کە چونکە ئەمان دوو دایک و باوک ئەوی دوو دایک و باوک وانە ئەوە بوو بە چەند بوو بە 8000 زیایی کە ئەی ئەگەر ئێستا مەسەرەن ینی من لە ساڵی 2007 تا بە دوواداچوونێکم کرد ڕێژە تەلاق لە هەرێمی کوردستانە 2000 بوو لە ساڵێکە دوای زیایی کرد حتا بەپێی ینی شریتێکی ئەخباری کە یەکێک لە کەناڵەکان دای بەزان بوو هەموو ڕۆژێک
سیوێ خێزانە بەرێک هەڵەوەشێ سیوێ خێزان یعنی حسابکە لە ساڵێکە 11,000 خێزان هەڵەوەشێت 11,000 بۆ 12,000ەکە کەڕێتی دووکە 24,000 کەسەکە خۆمە هەر جیابوونەوە نییە ئەمە عقدەی نەفسی بۆ دروست ئەبێ ئەمە کێشەی دەرونی بۆ دروست ئەبێ ئەمە کێشەی مالی بۆ دروست ئەبێ ئەنجا ئەگەر مەسەرەن ئەم 12,000 تۆ ئەگەر لێکی بیتەوە هەرێکی یەک مناڵی بدەیتێ 12,000 مناڵ ئەی مەسەرەن 24,000 خێزان کەسی کەسایەتی تر کە دایک و باو کرد و لاکە ئەنجا بنەماڵەکان یعنی ئاساری ئەمە بزانت چی کاریگەرێکی گەورە و قرس لەسەر کۆمەڵگە دروست دەکات وە چ بارگرانیەکی ئابووری دەرونی تەندروستی حتا ئەمنی یعنی تۆ ئێستا یان ئەوانەی کە تووشی مخدرات بوون بەهۆی چی توش بوون بڕۆ بۆ دیراساتی قانونی بگرە بزانە ئەوانەی کە تونند و تیژن کە بە دوای تونند و توژیەوەن کە بە دوای مخدراتەوەن چێن ئەوانە لە ناو خێزانێکا بوون کە پڕ بوو لە کێشە و گرفت کە دایک و باوکەکە ناتەبا بوون لەگەڵ یەکە بەیەکەوە باش نەبوون ژنەکە لە شوێنێکە و پیاوەکە لە شوێنێکە ئەم مناڵە مەحرومە بێ لەبەرەوە کەسیش بیر لەوە ناکاتەوە هەر بە جدی ینی کەس ینی مەسەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چەنە بیری لەم بابەتە کردوتەوە هاوکاری لە بینی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە بینی وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن ئەمانە ئەنی هەمویان هەماهەنگن لەگەڵ یەکە بەداخۆ مامۆستا زۆر کە خێزانی کەسیان نازانن لەناو دادگای جیابوونەتەوە کە لە ڕابردووە بەداخەوە بەڵێ ئەگەر کێشەیە لەگەڵ کچووکڕێکە هەبووە هەردوو خێزانەکە پیامەقوڵیان کۆ کردەوە عیبەیە جیابوونەوە ینی عیبە بوو کە توێستان ڕێژێکی و ئاماری چاواقیتە ڕوو بەڕاستی ئەمە جێگەی زۆر ناخۆشیە بۆ هەمومان بۆ سیوادارین کە بتوانین ئێمە وەکو خێزانەکان وەکو بەڕێزی وتێ ئەگە پرس بە ڕاوێژی خێزانی ناکەین شوێنێک نییە خێزانەکان بیلەوە بکەنەوە کە چارە نووسی مناڵەکان بەروچووە ڕات بۆەوەی کە کەمترین گرفت هەبێ و هاوسەنگیەکەش هەمیشە گرنگی پێ بترێ و ڕێز و خۆشەویستەکەش بوونیە بێ تاوەکو خێزانێکی تەندروستمانە بێت دووبارە سپاس بۆ ئەم بابەتە زۆر لەسەری بڕۆی زۆر خاڵیکەی هەیە سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش.